بینێران و بیسەرانی زنجیرە پۆدکاستەکانی ناوەندی توێژینەوەی سبەی لە هەیکوێیەکان سڵاوتان لێبێت. لە میوانین لە زنجیرە پۆدکاستی کورد و شوناسی ئاینی لە کۆتا ئەڵلقەی پێشوو باسمان لە چۆنێتی بڵاوبوونەوەی یارسان لە کوردستان ڕێگوڕیشەکانی پەیوەندی بە سۆفیگەری و ڕەگەزە ئیسلامی و ڕەگەزە نائیسلامیەکانی تری ئەم بیر و باوەڕە ئاینیەکە لە ناوچە کوردیەکە. ئەمڕۆژ ئەچینە سەر بەشێکی تر لە پۆدکاستەکەمان کە پەیوەندی هەیە بە ئیسلامی فقهی لە ناوچە کوردنشینەکان وەک هەموو جار گفتوگۆکەین من دکتۆر یاسین تەها میوانمان دکتۆر پرۆفیسۆر دکتۆر حەیدەر لەشکری. کاکتۆر ئەم کاتە باش. کاتە باش. زۆر سپاس کاکتۆر. دێنێ زۆر حەزت کرد کە باس لە ئیسلامی فقهی بکەین و باس لە بڵاوبوونەوەی مەزهەبە فقهیەکان کەین لە کوردستان. ئەلبەت ئەمڕۆ دێنە سەر ئەو تەوەرە کە تەوەرێکی زۆر گرنگە. ئێمە باسمان لە ئەوە کە سیمای زاڵ کاتێک کە ئیسلام ئەبێ بە میلی لە ناو کووردا لە ڕێگای سۆفیگەری و لە ڕێگای مەزهەبەکانەوە، یعنی لە نێوان سەرهەڵدانی مەزهەبەکان و لە نێوان دەرکەوتنی ئیسلام لە کوردستانە کەلێنێکمان هەیە. ئێمە نازانین چۆنێتی بڵاوبوونەوەی ئاین لەو کاتا چۆن بووە، لەبەرەوەی دەقمان نییە ئەوە لەبەرەوەی تۆماری مێژوویمان نییە. بەڵام کاتێک کە مەزهەبەکان دەرەکەون ئاینزاکان و کاتێک کە سۆفیگەری دەرەکەوێت ئێمە دنیایەک ئاشنایەتیمان هەیە بە فیگەرە ئاینیەکان، بە کەسایەتیەکان، بە ڕێبەرەکان، بە حوجرە و قوتابخانە ئاینیەکان و بە ئەو ڕەگەزە ئەو کەسایەتیانەی لانی کەم لە ناوچە کوردیەکانەوە پەیوەندیان بەم ناوچانەیەوە کرد و بەم ناوچە بە مەڵبەندە ئاینیەکانی و بە قوتابخانە ئاینیەکانەوە کردو. ئەمڕۆ دێنە سەر باسکردنی ئەوە و ئەمە حەزەکەم ئەوەش بڵێم، ینی ئەگەر ئیشکالێکە بوو بێت جەدەلێکە بوو بێت لەسەوەی کە ئایا ئیسلام بە زۆر بڵاوەتەوە یا بەخواست، ئێمە لە نەتیجە لێرە ئەگەینە ئەو قۆناغی کە ئیسلام خۆی بۆ بە میلی تریانی هێز نامێنێ، حتا دەسەڵاتی خلافەتیش لاواز ئەبێ لە ناوچەکانی دوورە دەستی بەغا مینیشینایەتی لۆکاڵی سەر هەڵەدەن، بەڵام خەڵک پابندن بە ئاینەکەەوە چن بۆ بەغاوە چن بەڵێن. کاکتۆر لەوە دەست پێ بکەین، ینی باوەڕێکی زاڵ هەیە و زۆریش جەنابیش ئیشتیا کردووە ئەوە کە ئەڵێ کورد هەموو شافعی. حەزەکەم لەسەر ئەو دەرەنجامە تەعمیم کراوە، ینی هەندێک ڕوونکردنەوە بێ. دەستەکان خۆش بە دکتۆریان. خۆی لە ڕاستیدا مەسەلەی ئیسلامی فقهی و با بڵێن جێگیربوونی لە پانتاییەکی دیاریکراوی جوگرافی لە پڕێکدا نییە یەکسەر مێژوو کردا کۆمەڵێک شتی هەیە. مەسەلەن لە ئاستی کورد بەتایبەتی کە ئیسلامی فقهی ئەسلامێکی تاو دەستە بژێرانەیە بەڕاستی کەسانێکن کە دەچنە نێو زانستەکان زانستە ئاینیەکان دەخوێنن ئینجا دێن پراکتیزەی دەکەین لە زمینەکە کۆمەڵایەتەکان. ئەمە لە باوڵێن لە پانتاییە کوردیەکەدا بەڕاستی چەند هەنگاوێک تێپەڕیوە. ڕەنگە هەنگاوی یەکەمیان چوونی هەندێک لە کەسایەتی کوردیەکان بێ بۆ بن کە شارستانیەکانی باوڵێن شارستانەتی ئیسلامی لەوێدا خۆ پێگەاندن و شارەزابوون لە بنەما فقیەکان. اینجا هێنانی بابڵێن لە ئەهلی حەدیثەوە دەست پێ دەکەن، دواتر لە نێویاندا ئەهلی ڕەئی سەرهەڵدەداتن وەک سەرەتایەک بۆ گەشە سەندنیان پەرەسەندنی فقهی. باست لەوە کرد کە خۆی ئێمە شتێکە پێویستە ئاماژەی پێنج بەو پێی ئەڵلقەکەمان لەسەر ئیسلامی فقهیە لە کوردستان. هەموو مەزهەبە فقهیەکان خوان ئەچنەوە سەر دوو قوتابخانەی سەرەکی، قوتابخانەی ڕەئی و قوتابخانەی دەقڕاست. ئێمە لێرە گرنگە لە ناو کورد سۆراخی ئەوە بکەین کە تەوان معلومە لای جەنابەت مەسەلەن شەرەفخان بتوێتی کورد هەموو شافعی، لە کاتێکا هەر خۆی لە شەرەفنامە باس لەوە کە هەندێکی داسنین و هەندێکی کریستیان و ئەوانە. بۆ نمونە ئەولیا چەلەبی هەمان قسەی کردو. مستەشریقەکان قسەیەکیانەیە کە ئەڵێ کورد هەمووی ڕازی بوون بۆ ئیسلام دینیان بێ و شافعی مەزهەبیان بێ. هۆکاری ئەمە بەم ڕەهایەیە و هۆکاری ئەم بڵاوبوونەوە بۆ لە ناو ئیسلامی فقهیە شافعی بەو ناو عەزاڵ بۆ لە کوردستان. خۆی لە ڕاستیدا بەو ڕەهاییە نییە، چونکە ئەو شافعیە لە کوردستاندا بڵاوبووتەوە تەنیا باوڵێن پەیوەست نییە بە مەزهەبی شافعیەوە و ئەو نخبە کوردیە و دەستە بژێرە ئاینیە کوردیە لە ڕاستیدا خۆشی تەنیا پەیوەست نەبوو بە دەقەکانی شافعیەوە، بەڵکو هەوڵی داوە سوود لە زۆربەی دەقە باوڵێن سونیەکانی تری ژوەر بگرێ بۆ دروستکردنی مەنزومەیەکی فقهی کە تێیدا گرفتەکانی پێی چارەسەر بکات. لەبەرەوە ئەوەی شەرەفخان گوتوێتی دوای ئەو
مثلا لە عنوان المەرج صبغة الله حەیدەری و چەندینی تر جەختیان لەسەرەوە کردوتەوە کە زۆرینەی کورد شافعینە، بەڵام ئەمە با بڵێن سەرباری ئەوەی کە زۆرینەی کورد شافعین ڕاستە لە با بڵێن لە ڕووی مەزهبەوە، بەڵام مەزهبەکانی تریش ئیشی خۆیان تێدا کردووە. ئێمە چەندین زانای کوردمان هەن کە غیرە شافعین و ڕۆڵیشان هەبووە لە کوردستان. کاکدونی ئاماژەت بە شتێک کرد و کردمان لەوێ کە وتمان مەسەن لە شوێنی وەکو دەینەوە مەزهبی سوفیانی سەوری هەبووە لە جزیرە بە شێوەیەکی بەربڵاو حەنەفیەکان هەن و هەر لە ناو شافعیەکان پەنا بۆ حەنەفی ئەبرێت لە هەندێک چارەسەرکردنی هەندێک پرسە. ڕاست بەتایبەت خۆت دەزانی ینی فقه سیستەمێکە بۆ ڕخستنی کۆمەڵایەتی زیاتر باشە و تێگەیاندنی بنەماکانی ئاین لە خەڵک کات ئەو پابندکردنی خەڵک بە بنەمایانە بۆیە زمینە کۆمەڵایەتێکە کەم تا زۆر تەحەکوم بەم مەسەلانە دەکا. بەڕاستی زۆر جار گرفت گەلێک هاتۆتە پێش با بڵێن فەقیهی کورد کە لە چوارچێوەی شافعیدا نەیتوانیەوە وەڵامی بداتەوە، تۆ تەماشای دەقەکانیان بکە بەتایبەتی لە سەردەمی با بڵێن ئەوەی پێ دەڵێن سەردەمی درەنگ، تەماشای نووسینەکانی زاناگەلێکی وەکو عەلی قزڵچی و حەیدەریەکان و چەندانی تر ئەمانە تەماشا بکەن نا پابند نین تەنیا بەوەی کە شافعی و با بڵێن گەورە کەسایەتیەکانی نێو شافعی چیان گوتووە، بەڵکو هەوڵیان داوە لە مەزهبە فقیەکانی تریش شت هەڵێنجێنن. هەر مەسەلەن لە مەسەلە کۆمەڵایەتی هەرە دیارە کە مەسەلەی ژلمارەکردن بەردەوام لە کولتوری کوردیدا گەڕانەوە بۆ سەر مەزهبی حەنەفی هەبووە، تەنانەت لەو شوێنانەشدا کە تەواو دوور بووە لەوەی کە تەماسێکە بێ لەگەڵ با بڵێن پانتاییەکی حەنەفی. ئەمە بۆچی؟ چونکە با بڵێن پێکاتە کۆمەڵایەتێکە ئەمەی خواستووە. ڕاستە وەرگرتنی شافعی دەستە بژێرانە بووە لە دەستپێکدا کۆمەڵێک زانای وەکو ئیبنگەچی دەینەوەری و ئەبوو بەکری شاشی و چەندانی تر کە لە شوێنی زیاجای کوردستاندا ڕۆڵیان هەبووە توانیویانە بنەمایەکی وەدا بنێن. دواتر بە با بڵێن بە قوتابخانە نیزامیەکان و ئەوانە بەشی هەرە زۆری ئەم دەستە بژێرە ئاینیە بوونەتە شافعی، بەڵام ئەمە با بڵێن داخرانی دەرگایەک نەبووە بەسەر مەزهبی فقیەوە، بەڵکو بەردەوام دەرگای زانە گەورەکان کراوە بۆ بەوەی وەرگرتنی هەندێک بیر و بۆ چوونی تر. تەنانەت لە هەندێک دەقی ئێمەدا دەبینین زۆر جار گەڕاونەتەوە سەر هەندێک تێگەیشتنی شیعیانە بۆ هەندێک مەسەلەن مەزهبی جعفەریان و لە هەندێک شتدا بەکارهێناوە بۆ ڕەتدانەوە ئەمانە مێژوویە ئەو باڵا دەستە مێژوویە شافعی کە لە کوردستان هەیە وانی ڕوونە لە سەرچاوەکانە کە تۆ ئەگەر بگەڕی ئامارێک بکەی بەو زانایانەی کورد مەسەن بەشی زۆرینیان شافعی دەرەچن، بەڵام ئەمە وەکو جەنابەت وتت نەک لە مەسەلەی ژنوارە بڕێن، حتا بۆ نمونە لە سەفەری حەج بۆ دەستنوێشکاندن مەسەلەن مەجبورن ئەچنەوە سەر مەزهبی حەنەفی لەبەرەوەی لە شافعی قورسە تۆ کەسێک لە ناو حرەم بتوانێت ئەوە ڕابگرێ. بۆ نمونە لە زەکاتی سەرفترە کە لە مەزهبی ئەبوو حەنیفە ڕێگادا لە بری خۆراک خەڵک پارە بدەن مەسەن پەناپەنە بەرهەنێت. جگە لەوەش لە کوردستانە ئێمە لە ڕووی مێژوویەوە زۆر گرنگە باس لەوە بکەین کەشان بەشانی شافعی مەزهبی دووەم لە کوردستانە تقریباً بە شێوەیەکی بەربڵاو حەنەفیەکانن و ئێمە کە ئاڵێن شافعی باڵا دەستن زیاتر لە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێستا لە کوردستانی باشووری ئێستا، بەڵام ئەگەر بەرە و جزیرە و بەرەو ڕۆژاوی کوردستان بڕۆیت مالیکیش هەن لەوێ حەنەفیش هەن و مەزهبی حەمبەلی هەیە و گرنگە ئەوە بزانین کە حتا ئەحمەدی کوڕی حەمبەل فترێک لە جزیرە ژیاوە، یعنی لە سەردەمی گەنجی لە سەردەمی خوێندنە، بەڵام ئێمە بەرچاوڕوونیمان نییە لەوێ کارلێکی لەگەڵ کێ کردووە لەگەڵ کێ پەیوەندی هەبوو کۆنتاکتی هەبووە. ئەتوانین لەمەوە مەسەلەن ئێستا باسی ئەوەشمان کرد پێشەوەی بینەستۆ دێمە کەسێک لە ناو کورد وەکو ئیبن الحاجب مالیکیە، بەڵام ناوبانێکی زۆری لە ناو کوردەکانە هەیە. ئەتوانین بڵین مەسەلەن زیاتر فرەمەزهبی لە کوردستان هەبووە لەگەڵ هەبوونی زۆرینەیەکی شافعی، هەبوونی زۆرینەیەکی شافعی، هەبوونی با بڵێن زۆر زاناگەلێکی بەتوانە لە نێو ئەو مەزهبەدا لە ڕاستیدا ئەمە دیار دەکەیە، بەڵام لە پاڵ ئەودا با بڵێن وەرگرتنی بیر و بۆچوونی مەزهبەکانی تر لەلایەن دەستە بژێرەکە ئەمە سەرباری هەبوونی کۆمەڵێک با بڵێن پنتی غەیرە شافعی لە ناوچە جێجەکانی کوردستان لە حەنەفیەکان و لەوانی تریش. ئەمە پێمان دەڵێتن کە ئەم زەمینەیە لە ڕاستیدا لە مەسەلە فقیەکان و لە بەرهێمهێنانی گوتاری فقیدا داخراو نەبووە، بەڵکو کراوە بوو. هەرەمەشەوە دەکات کە با بڵێن تێگەیشتنی سونیانەی کورد کراوەتر بێ لە تێگەیشتنی مەسەلەن
مثلەن حەمبەلیەکان بەتایبەت ئەومان لەبییر بێ دکتۆر یاسینەنی زەمینەکەت فرەیی تێدایە فرەچەشنی تێدایە ئەم فرەچەشنیە ڕێگە بەوە نادات کە تۆ بتانی دایخی بەسەر خۆتدا ینی مەزهبە فقیەکەت داخی بەسەر خۆتدا و لەوێوە حکم بەسەر هەموو شتێکدا زۆر ڕازەکە تۆیسا بە نمونە کورد زۆر معجبن بە عەبدولقادری گەیلانی بخۆ عەبدولقادری گەیلانی حەمبەلیە ینی جونەیدی بەغدادی یەکێکە لەو کەسانی کە سۆفیەکان زۆر معجبن پێی حەمبەلیە ینی و جاکیری کوردی یەکێکە لە فیگەرە سۆفیە کوردیە بەناوبانکان حەمبەلیە لەبەرەوە لە کوردستانە فرەیی ینی کرانەوەیەکەیە بەڕۆی مەزهبە فقیەکانە لەگەڵ ئەوەشە حەزەکەم لەسەر ئەوە بۆسین بۆ ئەو زۆرینە ئەنی پرسیارێکە هەمیشە ئەکرێ بۆ ئەو زۆرینە شافعی لە کوردستانە بەو نەوعە بۆ ینی لە ڕووی تان و پۆ و چوارچێوەوە زۆرایەتیەکە شافعیە بەڵام کرانەوەیەکەی و ئەمە خۆی شتێکی دروستی شتێک کە چەند کاتی خۆی مالکی کوڕی ئەنەس کە ئەوە دانێ کتێبی مەوەتە هەوڵەداد ئەنی ئەبوو جەعفەر پێشنیاری بۆ کە تعمیمی کات لە دەوڵەتی عەباسییاوە بیکە بە پەیڕە و قبوڵی ناکاوە لە خەڵک ئازاتن چۆن دینداری خوانە کە ئەمە وجهە نەزەرێکە لە ئیسلام ئەنی بۆ چوونێکە لێکدانەوەیەکە لێکدانەوەی تریشان لەبەرەوە کرانەوەی مەزهبی خۆی هەر سیمایەکی هیناوە تۆ ناتوانانی ئەگەر خۆت پەیوەستکەی بە مەزهبێکەوە لە باشیەکانی مەزهبێکی تر بێبەشەبی و مەزهبەکانیش دواتر دروست بوون و هەندێک جار دەماگیریان تیا بە تایبەت فترەیەک لە جیاتی حیزبایەتی مەزهبایەتی هەبووە ئێمە ئێستا ئەمانەی لەسەر ئەو پرسیارە قسە بکەین بۆ شافعیەکان زۆرینەن لە ناوچەی کوردستان لە ناوچەکانی کوردستان خۆی ئەمە دەکرێت ئاماژە بە چەندین هۆکاری جیاجیا بکەین بۆ مەسەلەیە ڕەنگە هۆکاری هەرە دیار ئەوە بێتن وە گوتم کۆمەڵێکی زانای زۆر دیار لەم پانتاییە چوون لە شوێنی تر خوێندیان و هاتنەوە بەڵام ئەوان خۆیان بوون بە سنتەر بۆ مەزهبەکان خۆی ئەگەر زۆر زار باسی شافعیەتی مصری اینجا عراقی اینجا بابڵێن خوراسانی عێراقی بەڵام ئەوەی کە لینکی نێوان ئەمانە بوو لە ڕاستیدا شافعیەکانی کوردستان ناومان هێنا ئیبن باشترین نمونەیەکە کە تەنانەت خۆشی هەست دکی بۆ کردووە دەڵێ باسی یەک لە زانەکان دەکات دەڵێ ئەو بەغدا بەرزی کردەوە من دینەوەر نزمی کردمەوە لە کاتێکدا یەک لەوانە بووە کە تەنزیری خۆی هەبووە لە چوارچێوەی گوتاری فقهی شافعیدا ئەمە یعنی هەبوونی کۆمەڵێک زانای لەم چەشنە ڕۆڵی هەبوو دووش چەشنێک لە با بڵێن هەماهەنگی لە نێوان دەسەڵاتی میرنشینیانە لە دەستپێکدا لە نێوان کە لە کوردستاندا هەبوون لەگەڵ ئەم زانانە ئیبنگەچی دێنەوەری دواتر دادوەری دادوەرانی میرنشینی حەسنەوەی هی بوو پێگەی وەزیری دادی ئەبوو بەکری شاشی بە هەمان شێوە لە میرنشینی مەڕوانی لە دەوڵەتی مەڕوانی بوون کەواتە ئەمانە هەبوونی ئەمانە لەگەڵ ئەم دەسەڵاتە لۆکاڵیانەی کە بەرەبەرە سەری هەڵدەدا ڕاستیدا هەنگاوی یەکەمی چەسپێنی مەزهبەکە بوو بەڵام دوجار ئەوەی کەوای کرد ببێت بە ناسنامە واتە شافعین بوو ببێت بە ناسنامە خۆت لەم باشتر زانی ئیبن تەیمیە دەڵێ کوردەکان هەمیان شافعین مەسەلەن ئەمە پەیوەست دەبێتن بە قۆناغێکی درەنگتری دەسەڵاتدارێتی کوردی کە تێیدا کورد دەسەڵاتێکی زۆر فراوانتریان هەبوو بۆیە پێویستی کردووە دیارە کە ئەمە ببێتە ڕوخساری کردەی دەسەڵاتیانە کە سەردەمی ئەیوبیە لە ڕاستی خۆی ئەفو پێشەوەی بچینە سەردەمی ئەیوبی کاکتۆ کورد تەماسیان لەگەڵ بەغا زیاترە مەسەن ناوچە کوردنشینەکان چ لە ڕۆژهەڵات و چ لە کوردستانی خۆشمان کاتی خۆی کە نیزامیە کرێتەوە ژمارەی زۆر لە فەقەی کورد پەیوەندی بە نیزامیەکان بۆ خوێندن تەنانەت ئیبن المستەوفی باس لەوە کاکە جالیەکی کوردی هەبووە لە ناو نیزامیەوە حتا زۆر جار لەگەڵ فەقەی فارسەکان شەڕەمشتە کۆڵە و بەریەکەوتن و ئەوانە لەناو بەشە ناوخۆیەکانە بەشێکی زۆری کورد کە ئەچنە نیزامیە معلومە لە دوای سەر هەڵدانی سەلجوقیەکان ئەوان ئاینسانی شافعیەکەن بە ئاینسا و ئەشعەری و زۆر گرنگی بە فقهی شافعیە دەن تەنانەت شتێک هەیە ینی نظام الملک نظامیە دروست دەکات زۆر هەوڵەدا کە قەبری ئیمامی شافعی لە میسرەوە ڕوفاتەکەی بێنێتەوە بە ناو نظامیە ئەوەنە هۆگری مەزهبی شافعیە و سەر ناگرێ مەسرەکان ڕێگەی پێ نادەن ئەوانە کاگەڕێنەوە بۆ ناوچە کوردیەکان بڵاویەکەنەوە ئێستا تۆ باسی هۆکارێکی تری شت کرد کە هۆکاری مینشینایەتیەکانە بەڵام خاڵک جێگەی سەرنجە کاکتۆر ئێمە کاتێک باسیەوەکەی مینشینە کوردیەکان بەشی زۆریان ئەوە باسی حەسنەویت کرد باسی ئەیوبیت کرد بەڵام ئەو کاتە خلافەتی عەباسی حەنەفی ڕاست ئەتوانین ئەمە وەکو جیاکاریەک وەکو ئەزانی تایبەتمەندیەک ببینی بڵێ یەک جیاکاریە دووش ئەزانی پێوەستە بە چێوە
بەگشتی لەم قۆناغەدا وێنای کورد ئەو بەو چەشنێک کراوە کە لە دەرەوەی دەسەڵاتدارێتی و حکومڕانی و ئەمانن بە چەشنێک تەماشای کراوە کە ئەمانە هی ئەوە نین حکومڕانی بکەن کاتی خۆی میرێ با بڵێ میرێکی کورد دەکرێتە والی مووسڵ شاعیرێک هاواری لێ هەڵدەستێت دەڵێ خەر دنیا بەرەو ئاخرەت دەچێت کوردێک چۆن دەبێت بەڵێ کەواتە مەذهبی شافعی هەندێک ڕێگەزی تێدایە کە با بڵێن بەهایەک یان ڕەوایەتیەکی زیاتر دەبەخشێتە دەسەڵاتەکە مەسلەی با بڵێن عەرەببوونی دەسەڵات حەسم کرد بەوردی بینە سەرەوە مەذهبی شافعی خۆی هەندێک ابن صلاح باسی لەوە کردووە کە شافعي جامعة لبيني نص لبيني أهل الرأي ولبيني أهل دقة راست إيجابيتي كتيايا كوكروية نأوي زور دق بي وكو مذهبي مالكية كان يا وكو حنبلية كان نأوي الرأي زور رأي بي طبعا أبو حنيفة كالرأي أو بويوت إمامي عظمية كم مذهبا حديثي زور كم لبردسها وحتى بعض لوقت تنها حفتة حديثي هبوا زوبي لسي اجتهاد الرأي بالشافعي دواتر دي قوناغي دواتر دي بيرا أقا كان فرمودي لبردسها وهم رأيشي لبردسها أما لانيكي بوزيتيفة كإنزاهي كوكيروية بەڵام لە هەمان کاتا هەندێک لێکەوتەش هەن مەسەن وەکو ئەوی باست کرد ئایا چەند شافعی هۆکار بووە بۆ ئەوەی بەڵام مەذهبی شافعی بۆ ئەوەی نەزعی عەرەبی بوون لە ناو کورد زۆر تەواو بێتەوە ڕۆڵی زۆر بووە چکە وەک گوتم یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تۆی دەسەڵاتدار بۆ ئەوەی هەبیت باشە پێویستت بە چەشنێک لە سەروەرێتی باڵا هەیە باشە ئەم سەروەرێتی شەرعیەتێکی معنەوی تێ لە زەمینەیە کە با بڵێن گوێڕایەڵبوونی خێڵەکان بۆ یەکتر زۆر ئەستەم بووە باشە بۆ یەک خۆگەڕانەوە بۆ سەر ڕەسەنێکی عەرەبی کە زۆربەی بەشی هەرە زۆری ئەم ڕەسەنانە لە دوو ئازدا کراوە ئاستە دەسەڵاتێکە کە دەسەڵاتی با بڵێن دنیایی و لە نێو ئەهلی تەسەووفیشدا بە هەمان شێوە خۆگەڕانەوە بۆ ڕەسەڵێکی عەرەبی بۆ خەڵکێک کە تێگەیشتنی بۆ ئاین تێگەشتێکی ملی بووە لە ڕاستیدا وەکو ئەوە بووە کە با بڵێن حزورێکی پێغەمبەرانە بێتن لە زەمینەکەدا بۆیە تۆ تەماشا بکە ئەگەر شەرەفخانی بەدلیسی باسی 51 میرنشینی کوردی کرد بێ 48یان خۆیان بە ڕەچەڵێک دەگەڕێنەوە سەر عەرەب باشە بەڵام بەبێ ئەوەی کە ئەمانە ئەم ڕەچەڵەکە عەرەبیان کە با بڵێن مەسەلەیەکی ئیتنیب لە پشت بێ ئەوەندەی مەسەلەیەکی ئاینیە سەروەرێتی باڵای دەسەڵاتە و سەرمایەکی ڕەمزیە ئەمە با بڵێن پەیوەست بووە چیەوە پەیوەست بوو بە شافعیەوە لە ڕاستیدا کاتخوا یەکشت هەیە خۆی مەسەلەی ئالوب حتا شافعی خۆی مەطالبیە یعنی لە بنەماڵی بەنی هاشمە ئەوەی کە کی ئالوبەیت و کی ئالوبەیت نی خۆتە زانی مشتومڕێکی گەورەش لە ناو ئیسلامەیە ئایا ئالوبەیت تەنها عەلی و فاتمە و حەسەن و حوسێنن یاخۆت مامەکانی پێغەمبەریش ئەگرنەوە لەوێ شافعی ڕایەکی هەیە مەسەن هاشمیەکان و مەطەلیبیەکانیشی بە ئالوبەیت داناوە ینی خۆی هەر خۆی کە سەرمەزهەبەکەیە ڕۆڵی هەبووە لەوەی کە مەفهومی ئالوبەیت تۆزە کێش پێبێنێ لە کاتێکا شیعەکانیە هەندێک هەر لە ناو سونەکانیش ئەڵێن ئالوبەیت تەنها ئەو کەسانن کە لە ناو کیسا حەدیسی کیسا هاتوون ئەوەی کە پێغەمبەر پەردەکە بەسەر خۆیان ناداوانە بۆی حەزم کرد ئەو تەوزیحە بین حتى أو كيساء علي وحسن وحسين وفاطمة لما مسلمة بوا هولي دا وتدي أي من يا رسول الله وتدي تو بعد يعني بشيوي بيغمبرانا باحترام زوابي كردوا كتو باشي يعني بيست بمنية ليرة شافعي زور خوشي إشي لسر أو كردوا كآلو بيت زور أو بكاتو إمام شافعي زور هینی بکاتەوە یعنی پێت وایە ئەمەش تەسیری هەبوو لەسەر پێم وایە تەسیری زۆر بووە دوای ئەم بڵاوبوونەوەی مەزهبەکە و دەسەڵاتداری کورد لە نێویدا خۆی دەبێنێتەوە و مەقبول دەبێت لە دەرەوەی خۆیدا باشە ئەمە سەرباری ئەوەی کە خەڵکەکەش جۆرایڵی دەبن کەریگەری هەبووە بەڵام وەک گوتم لێرە عەرەببوون دیاردەیەکی کولتوریە نەک دیاردەیەکی ئیتنی واتە دیاردەیە کە پێیوەستە بەوەی کە چ سەرمایەیەکی ڕەمزی بۆ من زیاد دەکات چ قەدر و قیمەتێکم بۆ ئەوە دەکات لەبەرەوە تۆ تەمەشای شاعرێکی وەکو حوسێنی کوڕی داودی فێنکی بکە مەفاخر الكردی في جدودی ونخوة العربی في انتسابی باشە واتە مەفخەرەی کوردان لە باپیرانمە بەڵام نەخۆی عەرەبیش لە نەسەبی مندایە تەمەشا بکە ئەم تێکەڵە ئەم ئاەتەکردە ڕێک پەیوەست بۆ بۆی کە ئەم دیدە شافعیە فقهیە چۆن گوازراوەتەوە بۆ کردەی سیاسی و دەسەڵاتدارێتی کاکتۆ خۆی ئەوە زیاتر هەر لە ناو کوردیش نییە بڵێن با ئەوە چونکە مەسەن بەپێی ئامارێکە زۆر دقیق نییە بەڵام ئەڵێ ئێستا لە جیهانە 8 ملیۆن کەس خۆیان بنەوەی ئالوبەیت ئەزانن یعنی ژمارێکی زۆر زۆرە لە ناو
لە قەوقاس حتا کەمال مەزەر باسیەوە کاتە لە ڕووسیا لە قەوقاس خەڵکی چاوشین و پێش زەرد و سوور و سپی و قژ زەرد هەن مەسەن خوان بە ڕاچەڵێکی ئالۆبەی تێزان لە کاتێکە کەسێک بۆی مەکەیی بێ مەسەن لەلایەن کەمە بێ هەڵگری جینات و سیفاتە جینیەکانی خەڵکی ئەو ناوچەیە بێ ئەمە شتێکی جیهانی بەڵام حاڵەتێک هەیە لێرە باسی مینشینەکانت کرد حەزم کرد لەسەری بۆسین بەڵام سەلاحەدینی ئەیوبی ئەو هەوڵەی نەداوەوە بەرپرسی ئەوەشی داوەتەوە کە کاتی براکەی ئیسماعیل برازاکەی ئەوەی کە لە یەمەن ڕاچەڵێکێک حەزەکەم لەسەر ئەوە ڕاست خۆی ڕاستیدا سەلاحەدینی ئەیوبی بۆ مێژووی کورد خاڵێکی وەرچەرخانە باشە سنتەرێتیەکی بە کووردا کە پێشتر ئەم سنتەرێتی لە کوردان نەبووە باشە ئیبن خەلدون جوانی دەڵێتن دەمارگیری سەلاحەدین زۆر کەم بوو بەڵام توانی لە ڕێگەی موسڵمان بوونەوە خەڵکێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە ئەمە یەک دووش سەلاحەدینی ئەیوبی ڕەچەڵێکی کوردانەی هەبوو لە خێڵێکی کوردی کە بۆ ئەوەی بەرز بکرێتەوە گوتویانە من ئەشرف الئەکراد مەسەلەن لە شەرەف مەندترین کوردەکان بۆی قەرەبووی ئەوەی بۆ بکرد ویستم لەسەر ئەوە بڵێن کاتێک ینی خەڵکی ئیجابی لە سەلاحەدین کە ڕازی نەبوو ئەیتوانی شەجەرەیەک بۆ خۆی دروستکە وەکو ئەو هەموو میرەی تر بەڵام کاتێک کە دێن لە وەردەمی خێمەکە بێ بە قسە و باس ئەوە چیە ئەڵەن ئیسماعیل ئوتێتی ئێمە ئەچینەوە سەر ئومەویەکان سەلاحەدین نەسێکی زۆر صریحیە کە ئەڵێ ليس لهذا الأصل أصل أما ڕێکوا دەڵێ دقیق يعني بنەمایەکی نییە ڕاستە خۆ لە دوای ئەو با بڵێن لە سەردەمای پاشاکانی دوای سەلاحەدین نا ئەمە دەبێتە حەقیقەت تەنانەت ئێمە یەک لە ئیبن شاهنشای ئەیوبی ئەگەر هەڵە نەبم خاوەن کتێبی نەسەب الئەیوبیین لەوێدا دەڵێ نا ئێمە کات خۆی چوینە خاڵوانمان کوردن ئێمە خۆمان کورد نین ئێمە هەوڵەندا بە خۆیان بدۆزنە لەو بەڵام با بڵێن خاڵی سەلاحەدین خاڵ با بڵێن وەک خاڵی وەرچەرخان لە مێژوەکەدا نا تەواو کوردانەیە تەنانەت هەڵبژاردننی سەلاحەدین خۆت لەمایان باشتر زانێت عیسای هەکاری گەڕاندیەوە بۆ ئەوەی کە ئێمە دەبێت سەلاحەدین هەڵبژێرین چکە ئەگەر دەمانەیە کورد شتێک ببێ ئەوە سەلاحەدین ئەگەر نا تورکەکان دەتوان بە ئاسانی دەسەڵاتێک وەربگرن ئەو ڕوونەکاتۆ مەسەن شێرکۆ خۆناوێکی کوردیە شادی ینی ئێمە ئەو ناوانەمان لە عەرەبیانی ئەو کەسانشی کە لە دەوروبەری سەلاحەدین و خزمەکانی لە مەسر ئێستا بچۆ ئاساوارەکانیان بازاری موسکی مەسەن موسکی کوردکراوی ناوی موسایە لە زاری کرمانجی زۆر کوردی پێوە نووسام شتێکی تر هەر چوونە سەر سوڵتان سەلاحەدین ویستم باسیکەین لە مەسەلەی مەزهبیە بەڵێ سوڵتان سەلاحەدین زۆر شافعیە معلومە خۆتەزانی بەڵام کرانەوەیکی زۆری بەڕووی مەزهبەکانی ترە هەیە ینی ئەو قوتابخانانەی لە مەسر دروستی کردووە سەیکە قەمحەیە ئەوە زۆر قوتابخانەی دروست کردووە بۆ مالیکیەکان بۆ حەنەفیەکان ینی ئەوە نەبوو تەنها داخراوە بێ بەڕووی شافعیەکانە بەڵێ ئەفزەڵێتی یاوە بە شافعیەکان و زۆر پابند بۆ پیانەوە خۆی حتا سوبکی شافعی سەلاحەدین بە یەکێک لە ڕێبەرانی شافعی ئەژمارەکە لە ئەو تۆمارنامەی بۆ شافعیەکانی نووسیوێتەوە لە طبقات الشافعی کە سەفەر الخلودی شافعیەکانە سەلاحەدینی بە فەقیهێکی شافعی لە قەڵەمداوە بەڵام لەگەڵ ئەمەشا زۆر سی قوتابخانەکانی مەسەر کە زۆر کرا خۆت ینی ئەومان لەبیر بێ سەلاحەدین سەرکردەیە شەڕدەکە سوپاکەیشی کورد و تورکمان بە دەرەجەیەک باشە تورکەکان حەنەفی بوون کوردەکان شافعی بوون بۆیە پێویستی بەوە هەبوو کە گوتارێکی ئایدۆلۆژی ئەو تۆی هەبێت ئەگەر دیسان وشەی ئایدۆلۆژی گونجاو کە هیچ کێشە و گرفت نەبێت چکە ئێمە دەزانین چەندان جار گرفت لە نێوان کوردەکان و تورکەکانی سوپای عوسمانی سەلاحەدین دروست دەبوو لەسەرەوەی کە نابێ فڵان کەسی تورک سەرکردەی ئێمە بێ نابێ بەم چەشنە حتا کاتی سەلاحەدین دانرێت تورکمانەکان ئەکشێنەوە لەبەرەوە ئەم مەسەلەیە بۆ ئەو لە ڕاستیدا حساس بوو ئەمە جگەلەوە ئێمە دەزانین کە سەلاحەدین لەم مەسەلانە لە مەسەلە مەزهبیەکان ئەوەندە داخراو نەبوو تەنانەت لە مامەڵەکردن لەگەڵ مەسیحیەکان تا ئێستا وێنایەک لە ئەوروپادا لە سەلاحەدین هەیە کە جێگەی سەرنجە بەڕاستی زۆر ڕاستە بەس کاتۆ ئێمە ئەڵقەکەمان لەسەر ئیسلامی فقهیە باسمان لەوە کرد لە ناو کورد ینی لە هەولێر ینی کە چاو قوتابخانەی لێ بۆ هەندێک لە قوتابخانەکانی هاوبەش بوون لە نێوان حەنەفیەکان و شافعیەکان لە سەردەمی سوڵتان سەفارەدین و ئێمە هەمانە کەسمان هەیە مالیکیە لە هەولێر دەرسی وتۆتەوە لە قوتابخانەکانی لەبەرەوە فرەیی فقهی یەکێکە لەوە بەڵام ئێستا خواستێک هەیە کە حەزم کردانی ئێمە لە چوارچەوەی پەیوەستکردنەوەی مێژوو بە ئێساوە
کە مەسەبی ئاینزای شافعی لە کوردستان کرێ بە فەرمی و بناسیێنێ بە فەرمی ئەمە چەند لەگەڵ ڕوئیە مێژوویەکە یەتەوە هەر ئەو قسانەی ئەمڕۆ کردمان پێمان دەڵێتن کە لە ڕاستیدا ئەمە شتێکی ناواقعیە چونکە ڕێک ئەتۆ دەتەوێ مەرجعیەتی خۆت با بڵێن کورد بکەیتەوە بە کۆمەڵێک دقی شافعیانەوە لە کاتێکدا هەر تازە ئەوەی تۆ ئاماژە پێکرد من ئێستا چەندین نەسی مێژوویم بە خەیاڵدا دێت کە پێشتر خوێندومە تۆ زانای کوردمان هەبووە لە یەک کاتدا لە تەڵەبەکانی ئەم بەرە شافعی بوون تەڵەبەکانی ئەم بەرە حەنەفی بوون کتێبی شافعیەکانی بۆ ئەمانە شی کردوتەوە کتێبی حەنەفیەکانی بۆ ئەمانە شی کردوتەوە کوێریش بووە هەر لە هەولێریەکان بۆ با بڵێن باشە کەواتە مەسەلەکە ئەگەر تۆ ئاوا بیت خۆت ببەستیەوە بەدەق لە ڕاستیدا چەشنێک لە پەرگیری لە ینی ڕێگە بۆ خۆش دەکەیت کە پەرگیریەک دروست ببێ وەک چۆن کاتی خۆی لە پرۆسێسی حەمبەلیدا ئەمە ڕوویدا کە پەرگیریەک دروست بکاتێکە خۆیان چڕ کردەوە بە دەقی حەمبەلیەکان وای لێ هات کە دەقی حەمبەلی وەکو دەقی مقدەس تەماشا دەکرا وەکو عەرەبستانی وەهابیەکان و ئەمانە لەبەرەوە لێرەش ئەگەر تۆ بێ چڕی بکەیتەوە بە کۆمەڵێک دەقی شافعی و خەڵکی خۆت با بڵێن بە فەرمی و بە ڕەسمی وا بناسیێنی کە تەنیا شافعین و لەنێو ئەو دەقانەدا فقه ئەنجام دەدەن و کاری فقهی دەکەن لە ڕاستیدا پێم وایە ئەمە پێچەوانەی هەموو ئەم پرۆسێسە مێژووکردەی ئیسلامی فقهیەکە لە کوردستاندا زۆر کراوە بووە بەڵام ئێمە لە ڕووی مێژوویەکەوە ینی ئەو حەقە ئەپارێزین بۆ شافعیەکان کە ئەوان بەڵێ زۆری نەبوون لە ناو کورد بەڵام هەمووی نەبوون ئەو چونکە ئێمە کورد دەبێ بە گۆشەنیگاهی گەورە تەماشایکەن ئێستا لە دەوڵەتێکی وەکو دۆستەکیە ینی قازیمان هەیە مالکیە لە ناو کوردانی مصر ئیبن حاجبمان هەیە لە کوردستان زۆر شەرعزانی ناوداری حەنەفیمان هەیە بە شێوەیەکی گشتی ئەتوانی بڵێ ئەو کرانەوە ئەو فرەیە فقهیە خۆتەزانی لە ئیسلامە هەتا فرەیی هەبێ مەسەن ڕوویای فراوانتر هەیە چارەسەری مەشاکیلی زیاترمان هەیە لە دەربارەی ئیسلامی فقهی زۆر شتی تر هەیە باسیکەین بەڵام ئێمە کاتەکەمان بەرەو کۆتاییە چێ بۆ ئەوەی بچینە سەر ئەڵقەکانی داهاتوو زۆر سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون و کاتێکی خۆش